سڵاو چۆنی بڵاوەوەش چۆنی باشی ئێوە چۆنن چۆنی ئەحواڵت باشە مامنون چی دەکەی لێرە لەگەڵ کۆمەڵی هاوڕێیان ئەمڕۆ لێرەین بۆ کاتێکی خۆش بەسەر بردن بەخۆشیتان بێت ناوت بێ زەحمەت من ئاریان کەریمە خەڵکی کوێی خەڵکی هەڵەبجەم لەکوێ دادەنیشی لە سلێمانی ئاستی خوێندن سەرەتایم تەواو کردەوە پیشە کارم هونەرە لەگەڵ گۆرانی گوتن چۆنی ئەتوانم بڵێم کەمێک لە مەرحەلەکانم بڕیوە بۆ هیوای تا ئێستا توانی بێتم خەڵکێکم لە خۆم بۆ کرد بێتەوە هونەر لە لای ئاریان ژیانە ئێستا گۆرانی و ئاوازی کوردی لە چه ئاستێکدایە ئەتوان بڵێم تێکەڵ و پێکەڵێک دروست بووە هەیە هەز بە بەرپرسیارەتیەکە و کاری جوانەکات و هەشە تەنها حەزەکان ناوبێت لە ناو خەڵک چی پێویستە بکرێت بۆی ئەم کەم کوڕیانان نەمێنن بگومان پێویستە لەسەر وەزارەتی ڕۆشنبیری فیلتەرێکی باشی هەبێ بۆی توانێت کۆمەڵێ هونەری خۆماڵیمان هەبێت بەڕاستی یەکەم بەرهەم چی بوو؟ یەکەم بەرهەمم کارێک بوو بۆ هەڵەبجا کارێک بوو بۆ 16 سێ دوا بەرهەم دوا بەرهەمم کە هەفتەیەک پێش ئێستا بڵاو بوویەوە کامە گۆرانی ئاریان خۆی لە لای خۆشە و هەموو کات دەیڵێتەوە وەگە بین ئێستا لە ناو پاییزین من زیاتر گۆرانەکانم بەسەر پاییزایە و پاییزی پیرێکێکە لە گۆرانە زۆر جوانەکانە دەتوانی کۆپلەیەکمان بۆ بڵێ پاییزی پیری وهاتە سەرڕێم سەفەرم سەمای گەڵا ڕێزانە خەمدا بەسەر چوو شیشەی دڵ شکا نۆرەی نوۆشینی جامی گریانە دەنگ خۆش باس ئاریان سەرسامی چ هونەرمەندێکە هونەرمەندان زۆرن ناتوانم یەکدانیان دەستنیشان کەم گوێ لە هەموو یەگرم و لە هەرێکیشان تەجروبەیەکم بۆ ئەمێنێتەوە لاسایی کەس ناکەیتەوە لە گۆرانی گوتن هەوڵم نەیەوە لەژێر کاریگەری و هونەرمەندێکدانی نەخێر لەگەڵ شعر چۆنی ئەخوێنمەوە ئەو شیاری کە زۆر کارم لێ نەکات ناتوان بیکەم بە گۆرانی بەڕاستی جگە لە شعر کتێب دەخوێنیتەوە بەڵێ چەند کتێبت خوێندۆتەوە خوێندومەتەوە زیاتر حەزم لە ڕۆمانەکان بەڕاستی زۆر باشە کاک ئاریان چۆن بوو گۆرانی گوتنت هەڵبژارد بەڕاستی هیوایەتێکی مناڵیم بوو حەزێکی مناڵیم بوو بەڕاستی هونەر ئەگەر تێکەڵت نەبێ ناتوانانی کاری بۆ بکەیت بەڕاستی زۆر باشە بەڵێ سەیری یاری دەکەی باەک فۆتۆی بگرم ئێستا فەرموو کە ئێرەم زۆر پێ جوانە ببوور بەڵێ شوێنەکە زۆر جوانە فەرموو دەست باش جوانە زۆر باشە کاگاریان سەیری یاری دەکەی بەڵێ هەندێک باشێکی باشلۆنە باشلۆنە چی تۆ دەگریێنێ زۆر شت هەیە کە مرۆڤ بەگرێنێت یەک لەوانە نەبوو نییە کەی پێدەکەنی پێکەنینی ئێستا زیاتر دەتوانم بڵم سناعیە تۆم پێکەنی نەسناعیانەت هەیە هەمە بۆی کە هاوڕێیانم زۆر جار هەستکەن کە دڵخۆشم جۆری خوێنت ئۆزایت خوێن دەبەخشی چەند جارێک بەخشیمە بەچێ نەمزانیەوە بەچێ بۆشی ئەڕات بەڵام بەخشیومە لە خەستەخانە لەگەڵ خواردن چۆنی حەزێکی زۆرم بۆ خواردن هەیە چ خواردنێک گوێ نایەمێت چی ئامادە بێ ئەی خۆم بەڕاستی کاگاریان گەنجی ئێستا ئەم سەردەما چۆن دەبینی زیاتر مۆدێلاتە بینم وەک لە گەنجێتی بەڕاستی پەیامەت چییە بۆیان پێش هەموو شتێک خاشی بن کورتپەروەر بن
هونەردۆز بن هونەرناز بن. دوا قسەی ئاریان سڵاوم بۆ هەموو لایەک بۆ گوێگرانم بۆ ئێوەی بەڕێزیش.